سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارکی گولانم لە سۆران ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی قوتابیانی زانکۆی سۆران بەڕێوەچێت لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ قوتابیان و کەسوکاری قوتابیان وردە وردە دێن بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە ئاهەنگی دەرچوونی و قوتابیەکان. لێرە من دوو قوتابیم لەگەڵا هەندێک گفتوگویان لەگەڵەکەم کاکاوار سڵاوت لێبێت پیرۆزە سەرکەوتوو بیت. باسی ئەو 4 ساڵی زانکۆم بۆ بکە چۆن بوو بۆ تۆ چ ئەزمونێک لێ وەرگرتووە؟ 4 ساڵی زۆر هەنی خۆشمان بەڕێ کرد لەلایەکەوە لەلایەکشە بێگومان یادگاری خۆش و ناخۆشی تێدایە، بەڵام بەگشتی 4 ساڵی باش بوو لە ڕووی زانستیەوە توانیمان پێگەیەکی زانستی بەدەست بێنین، ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو. باشە دوای تەخەڕوج بەرنامە و پلانت چییە؟ بەڵێ وەڵاهی تانی وەکو هەموو کەنجێکی دیکە پلانەوەیەکە بمە خاوەن کاری خۆم. بەڵێ ئەمڕۆ چێ بەشدارە لە ئاهەنگی؟ وەڵی هەموو عایلەم بەشدارە، دایک و باوکم هەستێکی زۆر زۆر خۆشەکە. دوای هەموو ساڵە خوێندنا لێرە دایک و باوکم ئامادەنا، ئەمە بۆم زۆر جێگای شانازیە و زۆر خۆشحاڵم. زۆر سپاس. دەستخۆش وە گوتم لە ئێستادا کەسوکاری قوتابیان و دێن و ئەو قوتابیانەش کە بەشێکی یان ماوە وێنەی یادگاری بگرن لە دەرەوەی پارکی گوڵان مەبەستیانە بێن لێرە بەشدار بن. جا ئەمڕۆ مەبەستمە هەندێک گفتوگۆ لەگەڵ هاوکارێکی خۆم بکەم کە پەیامنێر پێشکەشکاری زاری کرمانجی و ئورفاخانەویش ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیە. ئورفاخان ماندوو نەبی پیرۆزە سەرکەوتوو ئینشاءڵڵا. پێم بڵێ هەستت چۆنە کە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوون؟ وڵی هەستێکی خۆشە و هەستێکی ناخۆشیشتا بەوە خۆشەکەی لەوەیە کە ئێمە 4 ساڵمان بە سەرکەوتوی بە کۆتا هێنا. ناخۆشەکە شێوەیە هاوپۆلەکانە مامۆستاکانە یادگاری خۆشەکان بەجێڵی لێرەوە پیرۆزبایی لە هەموو ڕەفیقەکان مەکان بە هیوای ئەوەی کە پلەی بەرزتر بەدەست بێنن. چی فێر بووی لەو 4 ساڵە؟ ئەتەوێ پێشکەشی کۆمەلگا بکەی؟ باوەڕکە هەر کەس بە پێ ئەزمونونەکەی خۆی من لە ڕانگەی دەروونزانیەوە ئیتر لە ڕانگەی ڕاگەیانەوە هەوڵ دەدەم کە سوود بە نیشتمان و کۆمەلگا بگەێنین ئینشاڵڵا بەیەکەوە. دەست خۆش بێ. ڕۆ چێ بەشدارە لە ئاهەنگی تۆ؟ وەڵاهی خێزانەکەم و هاوڕەکانم و بێگومان هاوکارانم کە ئێوەن و ئیتر خۆشە لە ڕۆژە هەمووان بێکەوە کۆبینەوە بەشداری لەو خۆشی بکەم بۆ من گەورەیە. دەست خۆش بێ بەخێرمەند دووبارە ئێوەش. دوێنێش شۆڕش میران بەرپرسی لەقی سۆران یەکێتی قوتابیان باسی لەوە کرد بە هەمانجی لەگەڵ پارکی گوڵان ئامادەکاری تەواو کراوە بۆ ئاهەنگی دەرچوونی قوتابیان. دیارە ئەمڕۆ فاکەڵتی ئاداب و یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان و بەڕێوەبردن ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیان هەیە. کەسوکاری قوتابیان و قوتابیان ئەمڕۆ لە پارکی گوڵان بەشداری ئەکەن و پێشتر لە ساڵانی ڕابردوو بەرنامەکان جیاواز بوون لەبەرەوەی زۆربەی فاکەڵتیەکان پێکەوە ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکراوە قەرەباڵغێکی زۆر لە پارکی گوڵانە بوو. بەڵام ئەمڕۆ کە یەکەم ڕۆژە ڕۆژی دووشەم وەگوتم یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان و بەڕێوەبردن ئاهەنگی دەرچوونیان هەیە و بۆ سێشەمە فاکەڵتی پەروەردە، چوارشەمە فاکەڵتی زانست و ئەندازیاری. ئەمە لەم هەفتەیە ئەو بەشانە ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت. ئەمڕۆ هاوکاری کامێڕەمانم هەندێک دیمەنی خەڵکتان بۆ گوازێتەوە کە بەشێکیان دێن و هەیە دەڕوا هەیە دەیەوێت لە دوو ئەو قوتابیانە بگەڕێت کە شوێنی دانیشتنیان هەیە پێ نازانێ. بۆیە بەشێکی زۆری ئەو کەسوکاری قوتابیان هاتووە بە مەبەستی ئەوەی کە ئەمڕۆ بەشداری بکەن لە ئاهەنگی دەرچوونی قوتابیان کە 4 ساڵی پڕ زەحمەت و سەختی لە زانکۆی سۆران شەونخونیان کردووە. لێرە خەڵک دێ بە مەبەستی ئەوەی کە گوڵ و کۆمەڵێک دیاریتر هەیە کە دانراوە لێرە لە پارکی گوڵان. خەڵک دەکرێت پێشکەش بە قوتابیان دەکات. خاوەنی ئێرە ئەگەر ماندوو نەبیت چۆنە بازارتان چۆنی لەگەڵ؟ وەڵا الحەمدولیلا باشە. لە ڕووی نرخەوە بم باز بکە چۆنە؟ وەڵی نرخەکان هەر وەکو بازار وایە، شتێکی وا جیاوازی نییە. بەڵێ کو ئەم ساڵ لەگەڵ ساڵان باشە؟ بەخوا ئەم ساڵە جموجوڵەکەی باشترە، زیاترە، داخوازی گوڵ و شتەکان زیاتر بووە. کارەکەی چی ئەگەر پێم بڵێ بۆ گوڵ فرۆشێک کە چەند ساڵ ئەسمون بەخوای بابەتی موچێ یان شتێکی تر لەگەڵ؟ بەخوا شکر ئەرێ وڵە موچە بێتەسیر نییە لەم بابەتانە لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا. بەهۆی موچە زیاد بوون و دوو موچە لەسەرێک هات و بوو بە جەژنی ئێمە
الحەمدولیلا بازارەکەش خۆشتر بووە عەزیزی سەلامەت. لێرە خەڵک دێ بەمەوەستی ئەوەی کە بەشداری بکات لە ئاهەنگی دەرچوونی قوتابیان. جا زانکۆی سۆران ئەم ساڵیش ئاهەنگی دەرچوونی هەیە، چەند بەشێکی جیاواز لە زانکۆی سۆران هەیە قوتابیان دەتوانن بەشداری بکەن. وە گوتم ئەمڕۆ فاکەڵتی یاسا و پەیوەندە نێودەوڵەتیەکان و بەڕێوەبردن ئاهەنگی دەرچوونیان هەیە بەپێی ئەو خشتەی دانراوە کە لەقی سۆران یەکێتی قوتابیانی کوردستان هەماهەنگی لەگەڵ پارکی گوڵان کردووە. تەنیا شوێنی دانیشتن بە خۆڕایی بۆ قوتابیان دابین کراوە. ئەمە بەرپرسی لەقی سۆران یەکێتی قوتابیان باسی لێوە کرد. هاتنە ژوورەوە تەنها بۆ هەر هاوڵاتیەک لە ڕێگەی پسولێک 1000 دیناری لێوەردەگیرێت و چاڕوان دەکرێت بۆ ڕۆژانی داهاتوو ئەو بەشانەی کە لە زانکۆی سۆران ماون ئاهەنگی دەرچوونیان بۆ بکرێت و کەس و کاروی قوتابیان و قوتابیان بەشداری لەو خۆشیە بکەن کە وە گوتم 4 ساڵی پڕ ناخۆشی وە شەونخوونیان لە پێناو بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس بردۆتە سەر. بەڵێ